بەناوی خۆی گەورە و میهرەبان خۆشەویستان سڵاوی خۆی گەورەتان لێبێت. لەم کورتە ڤیدیۆیانەیە مەبەستمانە دایکان و باوکانی خۆشەویست ئاگاداری منداڵەکانیان بن، بە تایبەت وەکو مەرحەلەی یەکەم و دووهەم باسمان کردن هەتا وەکو گەنە GCSE کە General Certificate of Secondary Education. لێرەوە کاتێ GCSEیان تەواو کرد منداڵ ئەو جدیەتەی مامۆستا و ئەو توندگردنەیان لە مەکتەب نامێنێت. دەبێت زۆر ئاگاداریان بین و چۆن دەرسەکان هەڵەبژێرن، یارمەتیان بین، جاری وایە کەسی پسپۆر و تایبەتیان بۆ بانکەین بۆی بزانن منداڵەکەی تۆ لە چ ئاستێکایە لەو ئاستەیە کۆرسەکەی بۆ دیاری بکەیت و کۆرسەکەی بخوێنێت. بۆیە دەبێت زۆر وریایان بین بەڕاستی. ئەویش ئەوەیە کە لە مەکتەب بایسەونە لە قوتابخانەیە هەتاوەکو GCSEەکانیان تا پۆلی 11 ئیجباریە لە 8:45 لە قوتابخانە بنەتاجە 3 و 4 یەک ڕۆژیان هەیە بەعزیە جار لە پۆلی 11 لە نیوەڕۆیە تەواو بن، لە ڕۆژی هەینیان تۆزێ زووتر تەواو بن. بەڵام جدیەتێکی تەواویان هەیە، ئەگەر نەچن لێپرسینەوەیان لێکرێ یەک تۆز کەمتر بچن دیتێنشنیان هەیە، دوایی بەش هەمان شێوە قۆناغەکانی عقوبەداینی و یاسای قوتابخانەکانیان لەسەر تەطبیقەکرێ، چونکە ئیجبارە دەبێ بخوێنن و دەبێت لەناو قوتابخانەیە بن لەو کاتەی کە بۆیان دیاریکرێتەوە ئەو کاتەی دەڕوە. بەڵام ئەمە لە دوای مەرحەلەی GCSE ئاگادار بن بەڕێزان نامێنێت. منداڵ حوڕێتێکی تەواو وەرەگرێت و شێوازی خوێندنەکەی کەمە بێتەوە، ئەبێتە ئەنی ئەوان وایان لێ ئەکەن بۆی ئەم قوتابیە بڕوا خۆی سێرچکە، بڕوا زیاتر بخوێنێتەوە، هۆمۆرکی زیاتران دەدەنێت لە ماڵا بخوێنێت، کاتی دەوامی قوتابخانەیان کەم دەکەنەوە لە ئەی لێڤڵەکانە. باشترینی ئەو ئەی لێڤڵانە ئەوەیە کە لە ناو مەکتەبەکەی خۆیان هەیە، بۆ کۆمەڵی مەکتەب هەیە لە ناو خۆیان ئەی لێڤڵیشی هەیە تە لە بکەن ناو مەکتەبەکەی خۆیان خوێنێ. لە دوای ئەوە باشترین سێکس فۆمەکان هەیە، هەر ئەوش هەر با بڵێن ئەی لێڤڵ لە خوێنن، بەڵام هەر کۆلێجە، بەڵام تایبەتە بۆ منداڵانەی تەمەنی گەوریان تێکەڵاو ناکەن و تایبەتە بۆ منداڵانەی کە لەو تەمەنیان و لە تەمەنی خۆیان لەگەڵ تەمەنی خۆیان ئەخوێنن. ئەمەشیان باشە، بەس کێشەیەک لێرە دروست ئەبێ منداڵ لە بەرەوەی حوڕێتێکی تری هەیە، لە بەرەوەی کاتەکەی کەمە، جاری وا هەیە دەرسیان هەیە تا 12 نیوەڕۆ، ئیتر لە دوای 12 نیوەڕۆ بەتاڵن، جاری وایە دەرسیان لە 12 نیوەڕۆ بۆ 4 ئێوارە لە پێشدا بەتاڵن، بەیانێکیا بە خۆی باتە سەر یان مەشغوڵە بێ بەشتی ترەوە. ئەوە کەی تریش کە لە 12 تەواو بێت نایێتەوە بۆ ماڵۆ هۆمۆرکیش ناکات، لەگەڵ برادران و پیاسە ئەکات. ئەمانە هەموو تەبیعین، بەڵام نابێ کاریگەری هەبێ لەسەر ئەو کۆرسەی کە هەڵی دەبژێرێت، چونکە ئەو کۆرسە دەبێتەوە زۆر حەساس لەگەڵ یابی بشزانی چی هەڵەبژێرێت. جاری وایە منداڵەکەت گرید 9 هەیە، دەرەجەکانی مووی 8 و 9 زۆر باشن، یعنی دەتوانی تۆ ئەگەر بیرۆکەیەکیشی لابێ خۆی حەزی لە شتێ بێت تۆ بیگۆڕی، چونکە بە ئاسانی دەتواتە بچێتە سیستمی NHS و بێ بە دکتۆر، چونکە دەرەجەکانی بەرزن، دەتوانێت چەپڵ ساینس هەڵبژێرێت، دەتوانێت بچێت ببێ بە دکتۆر. بەڵام کێشەکە ئەوەیە جار وایە منداڵ لەم وڵاتە حەزی لێی نییە. ئەکسەر منداڵەکان حەزیان لەم شێواز و لەم ڕێگایە نییە. 95 دایک و باوکەکانیش ئاواتیانە منداڵەکان بێ بە دکتۆر. بۆیە ئەمە جەروایە کێشە دروستە بێت، پێکدادان دروستە بێت لەگەڵ قوتابێکە. جاری وا هەیە بە قسەت ئەکا دەڕوا، بەڵام کە دەڕواتە ئەو کۆرسە لە بەرەوەی حەزی لێی نییە، لە بەرەوەی پێشتر خۆی بۆ ئامادە نەکردو، لە بەرەوەی بڕیاری نەداوە ئەو بەشە بخوێنێ، لە بەرەوەی سیر ئەکات و پرسیار لە بەعزێ دکتۆرەکە کە کاتەکانیان 12 سەعاتە و شەفتەکانیان دەگۆڕێ و قورسایەک هەیە لە کارەکەیانە. بۆیە منداڵ بە عام حەزی لەم کۆرسە نییە بەڕاستی بەداخەوە. بۆیە دەبێت تۆش سەیری منداڵەکەت بکەی لە ئاستی بزانی حەزی لە چییە، ئەوەی بۆ هەڵبژێریان خۆی ئەوە هەڵبژێرێت، نەک تۆ بۆی هەڵبژێری. بۆیە ئەمە بەڕاستی زۆر دەبێ وریای ئەم خاڵە بین، چونکە بەڕاستی بچێتە کۆرسێک و بەدڵی نەبێ، ئەوە دڵنیا بن کۆرسەکەی تەواو ناکات و تووشی ئیشکالی شەبێت و ڕەنگە هەر فەیڵیکا و ساقتیش بێت و دووبارە ساڵێکی ترێ بە دەست پێ بکاتەوە. بۆیە دەبێ سێکس فۆمەکەی زۆر وریابێ، ئەی لێڤڵەکەی زۆر وریابی لە چیا ئەخوێنێ و لێی گەڕێ بە ئازادی و حوڕێتی خۆی هەبێ، ئەوەی کە خۆی پێی خۆشە بابی خوێنێ. لێرەیە دەمەوێت شتێک خەمە بەرچاو بەڕێستان لای خۆمان قوتابخانە هەتا پۆلی 12 بڵێن 6 پێشتری وەکو خۆمان سەرەتایی، ئێستا 9 بنەڕەتی دوای سێپی تریش دواناوەندی 12 ساڵەکە. ئەم 12 ساڵە ناکاتە ئەی لێڤڵی ئێرە، چونکە لێرە منداڵ 13 ساڵ دەخوێنێ. چۆن؟ چونکە 9 ساڵی بنەڕەتەکەی دەخوێنێ، دواتر 11 ئەخوێنێ، 11 دەخوێنێ بە 11 ساڵ، 2 ساڵ کۆلێج دەخوێنێ، 2 ساڵیش GCSE دەخوێنێ، ئەمە 13 ساڵ، 2 ساڵیش ئەی لێڤڵ دەخوێنێ، ئەمە 15 ساڵ.
ئەمە 15 ساڵ واتە لێرە 15 ساڵی هەیە 3 ساڵیش یونیڤرسیتی یان جامعە دەخوێنێت ئەمە 18 ساڵ واتە 18 ساڵی خوێندنی هەیە لە وڵاتە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگە سەیری ئەو لا بکەی سەری لای خۆمان بکەین بەخوا غەڵەتم کرد بۆ شەمەزگە هەر لێوە قسە بکە دەی هەر لێوە مەگەدای پێت بێرم لە کوێ نەزانم دەی لە ساڵەکانەوە کۆمپاینەکە ئەوتمە وێستە بەراوردیکەین لێرەوە دەمەوێت قسەیەکتان بۆ بکەم دەربارەی خوێندنی کوردستان و ئێرە سەیریکەی بزانین چۆنە لێ کۆرس با بڵین قوتابی کە 12 ساڵەکەی مەکتەب تەواوەکە پێشەوەی بچێتە جامعە لەیرە ناکاتە ئەی لێڤڵ بۆ لەبەرەوەی ئەوان لەوێ 12 ساڵە خوێنن لەیرە قوتابی بە ئەی لێڤڵەکەشیەوە 13 ساڵ دەخوێنێت چونکە لەوێ 11 هەیە 2 ساڵیشی سیاسیش خوێنێت ئەمە 13 2 ساڵیش عەفوەن هەربی خەرە سەر ئەوە باشە لێرەوە دەمێ ئەوتان پێ بڵێم بەراوردێ بکەین لە بینی خوێندنی کوردستان و ئێرە لە خوێندنی کوردستانە جیاوازیەکی هەیە بۆ نمونە لەوێ 12 ساڵ قوتابی دەخوێنێ بەڵام لێرە قوتابی 13 ساڵ دەخوێنێت پێش مەبەستم ئەوەیە پێش ئەوەی کە بچێتە زانکۆ چۆن لەوێ 12 ساڵ خوێنێت و ئەچێتە زانکۆ بەڵام لێرە نا لێرە حاڵەتەکە جیاوازە چکە خۆی ئەوڕدی 11 ساڵی خوێندووە بە جیسیاسیەکانیەوە 2 ساڵیش ئەی لێڤڵ دەخوێنێت دەبێتە 13 ساڵ واتە ساڵێ زیاتر ئەخوێنێ پێشەوەی بچێتە جامعە ئەمە لێرە ساڵێ زیاتری خوێن جامعە لەم وڵاتە 3 ساڵە واتە 3 ساڵی جامعە و 13 شی لێرە هەیە ئەمە 16 واتە کۆی گشتی دەکاتە 16 لای خۆمانیش حاڵەتەکەی بە نەوعێکی ترە 12 ساڵ دەخوێنی و 4 ساڵ جامعە ئەوش دەبێتە 16 مەبەستم ئەوەیە ئەو نقطەلاتان ئاسایی بێ ئەن ڕوونکردنەوەیەک هەبێ بۆتان پۆلی 12 لای خۆمان ناکاتە ئەی لێڤڵی ئێرە بۆی ئاگداری ئەو نقطەیە بن هەروەها بەڕێزان حاڵەتێکی تریش هەیە فەرقێکی لە بینی ئێرە و کوردستانە قوتابی لێرە لە تەمەنی 21 ساڵی جامعەی تەواو کردو خاوەنی سرتیفیکەیتی خۆیەتی بۆچی لەبەر لە 5 ساڵی لێرە قوتابی دەچێتە مەکتەب بەڵام لە لای خۆمان لە ساڵی زیاتر لە تەمەنی 6 ساڵی دەچێت واتە کاتێکە تەخەڕۆژ دەکات تەمەنی 22 ساڵە واتە لێرە ساڵێک تەمەنی گەنجترە زانکۆ تەواوەکە و هەروەها خوێندنەکەشی بەو شێوازەیە کە باسمان کرد ماوەتەوە بڵێم گرنگە بۆ دایکان و باوکان لە مەرحەلەی ئەی لێڤڵە ئاگداریەکی تەواوی منداڵەکانیان بن ڕێنمایی تەواویان بکەن نزیکیان کەن لە کۆمینیتیە کوردیەکان نزیکیان کەن لە مزگەوتە کوردیەکان نزیکیان کەن و هەروەها ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا هەمیشە لە خزمەتی دایکان و باوکان و قوتابیەکانیش و ئەو پەنابەرە تازانش بۆ کە هاتوین هەر پرسیارێکیان هەبوو هەر ڕێنمایەکیان هەبوو هەر پێویستیەکیان هەبوو پەیوەندیەک بکەن بە کۆمەڵی کوردی بەریتانیاوە بەشی تایبەتی خوێندنمان هەیە دەتوانرێت وەڵام بدرێنەوە و لە خزمەتیان نابین تا بەرنامەیەکی تر خواتانە کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوەیە کەناڵی BK4